بە دوژمنانی پێغەمبەری خوا دەڵێن صلی الله عليه وسلم، ئەوانەی کە چاویان بە خۆشەویستی خوادا هەڵنایە صلی الله عليه وسلم، پێیان دەڵێن ئایا ئێوە دەزانن ئەو کەسەی کە هێرشی بۆ دەکەن هەموو کاتێک سوکایەتی پێ دەکەن دەزانن کێیە؟ دەزانن ئەو کەسەی کە ئێوە هێرشی بۆ دەکەن و قسەی پێ دەڵێن، قسە بە ڕێبازە پیرۆزەکەی دەڵێن، ئەو کەسەیە کە لە ڕۆژی قیامەتە یەکەم کەسێکە کە لە گۆڕ دەرئەچێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، من گەورەی هەموو ئادەمی زادم فەخریش ناکەم، و دەفەرمێ من یەکەم کەسێکم کە لە قەبر دێمە دەرەوە و یەکەم کەسێکم لە ڕۆژی قیامەتە شەفاعەت دەکەم و شەفاعەتەکەم قبوڵە. بۆیە ئەو کەسەی ئێوە دژایەتی ئەکەن گەورە و سەروەری پێغەمبەرانی ئێوەیشە ئەگەر گاورن یا جوولەکەن یا هەر شتێکی ترن. ئەگەر ئێوە دەڵێن ئێمە شوێن کەوتووی موساین، ئەی جوولەکەکان سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، یاخود ئەی ئەو کەسانی کە دەڵێن ئێمە شوێن کەوتووی عیساین، ئەی گاورەکان سەلامی خوای پەروەردگار لەسەر عیسا بێ، دڵنیا بە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە ئێوە هێرشەکەنە سەری گەورە و سەروەری و برا گەورەی پێغەمبەرەکانی ئێوەشە سەلامی خوایان لەسەر بێ. بۆیە ئەو خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم کە ئێوە بێڕێزی پێ دەکەن نێوچاوانی خۆتان دەگرێتەوە، چونکە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم یەکەم کەسێکە دەڕواتە بەهەشتەوە، یەکەم کەسێکە دەفەرمێ لە دەرگای بەهەشت ئەدەم. هەمووی حەدیثی صحیحە. ئەو کەسێک کە دەرگاوانی بەهەشتە دەڵێت تۆ کێی؟ دەڵێ من محەممەدم صلی الله عليه وسلم. دەفەرمێ فەرمانم پێ کراوە دەرگاکە لە پێش تۆ بۆ هیچ کەسێک نەکەمەوە. ئەو خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم. کەواتە ئەو کەسێک کە ئێوە هجوم و هێرشی بۆ دەکەن ڕەحمەتێکە بۆ هەموو عالم. خوای گەورە بەهۆی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم عەزابی نەناردە خوارەوە بۆ کافرەکانیش، فەرمووی هەتا تۆ لە ناویانە بی عەزابیان نادەم. بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا وەفاتی کرد صلی الله عليه وسلم، کافرێکی سەرسەخت مسلمان بوو، وتیان بۆ پێشتر ئیمانت نەهێنا ببیتە سەحابە؟ وتی پێشتر نەئەترسام، بەڵام ئەو ئاەتەم بیستووە خوا لە قورئاندا دەفەرمێ من عەزابیان نادەم هەتا تۆ لە ناویان نبی ئەی محەممەد صلی الله عليه وسلم. بەڵام کاتێک کە محەممەد مرد صلی الله عليه وسلم ترسام کە خوا عەزابم بدا، بۆیە ئیمانم هێنا. بۆیە ئەوەی ئێوە دژایەتی ئەکەن ئەوە خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم. ئێوە بەڕاستی سەرنجامەکەی بۆ خۆتان دەشکێتەوە.